یەکەم مانگە فەرمانبەران و موچەخۆرانی پارێزگای هەڵەبجە لە ڕێگەی پرۆژەی ژماری من و ATMی بانکەکانەوە موچەکانیان وەردەگرن، بەڵام بەشێکی زۆریان کێشەیان بۆ دروست بوو و موچەکانیان دانەبەزیوەتە نێوە ژمارە بانکەکەیانەوە. ئێمە هاتین معاشی خۆشمان وەرگرت، بەڵام ئەوانەی کە لە ژوورەوە هاتن پرسیاریانەکە گلیان لە هەژماری منە بوو، پارە نەخرابووە سەر حسابەکانیان، سەر ژمارەکانیان گلەیانە کرد، گلەیان زۆر بوو. ئیتر منۆک و خۆم جارێکە تەجروبەیم نەکرد. بەردەم بانکی هەڵەبجەش قەرەباڵخە موچەخۆران کە لە ئیتیەمەکان بێوێت بوون ناچار لە بەردەم بانکەکان نۆرەیان کردووە تا لە کۆتا ڕۆژی مانگی 11دا موچەی مانگینۆ وەربگرن. ئەسە بڕوان پێی نەبووە، بەس مەجبوری بە زۆر پێمانەکەن بۆیە دواکەوت دەگینا زووتر بۆیە بمان کردایە. وەڵای چزانمە ترسن کە پارەی کارەبا و ئەو شتانەی لێ ببڕن، ئەوەی قەرزاری حکوومەت بێ قەرزەکەی لێ وەرگرنەوە لەو ڕێگەوە. چ ئەژماری من بێ چ بەو شێوە ئەو قەرەباڵخێ وەسا ئێمە بەیانی چوین بۆ تەربیە نیوەڕۆتوانن دوای نیوەڕۆ پارەیە، ئێستا هاتوین دیسان ئەڵێن پارەی وەزارەتی تەربیە جارە نییە، دابەش ناکرێت، نازانم نییە دابەش ناکرێت، نەهاتووە ئەویان خۆیان نەزانن. بەڵام قەرەباڵخێکی زۆر لە ژوورۆ هەیە و لە دەرەوەشەوە دیارە ئەو خەڵکە هەر وەساوە و چاوەڕێی موچەکەی ئەکات بەدەر لەوە وەکوتم هەژماری منیش کە دانەبەزیوە ڕاستی دەوێ من چون تیایانی. فەرمانبەران و موچەخۆران لە دڵڕاوکێ و ترزا دەژین، لە ژماری من موچەکانیان دانەبەزیوە و لە بانکیش بە زەحمەت و نۆرەیەکی چەند کاتژمێری اینجا موچەکانیان وەردەگرن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.